طبعا بە بڕیارەکەی مەکتەبی سیاسی جەنابی کاک ڕەفعەت ئاگای لێ بوو، بڕیارمان دەرکرد و ناردمان بۆ لاهۆر، بەدڵی نەبوو، وتی سەرکردایەتی با پێم بڵێ، ئێوە سەرکردایەتیش پێیوت، بەڵام دیارە و بڕیاری داوە نەڕوات. لە 124 سەرکردایەتی 104 سەرکردایەتی پشتیوانی ئەو ڕەئیە بووە. لە عینی کاتیشە من پێم جوان نەبوو جەنابی کات دکتۆر بەرهەم هەر داوای لێ بکەین ئەو شتە ئیمزا بکات، لەبەرەوەی کە سەرۆکی کۆمارە و منیش پێم عیب بوو ئیمزای کەم، لەبەرەوەی کە با نەبێتە شتێکی شەخسی. بە کوردیەکەی من داوام نەکردووە لاهور بڕوات، ئەمە داواکاریەکی حزب بوو بۆ مەرحەلەیەکی دیاری کراو، ئەڕوات ناڕوات بە کەیف خۆیەتی زۆر احتیادیە. کۆبوونەوەکەی کە باست کرد ئەو ڕۆژە بەڵێ کۆبوونەوەمان کردووە و چەندین جار لەگەڵی دانیشتوم، چەندین کۆبوونەوەی نهێنیمان کردووە، چەندین کۆبوونەوەیمان کردووە کە باسمان کردووە چی بکەین و بۆ مەرحەلەیەکی تر چی بکەین. بەداخەوە نازانم چۆن، بەڵام هەموو کۆبوونەوەیەکی نهێنی دوای سعاتێک لەناو سۆشەل میدیایە و قسەکانی کە باسی شەکرێت ئەکسی حەقیقەتەکەیە. نەوەڵڵا هیچ نزیک نەبووینەتەوە، نەوەڵڵا هیچ دانیشتنەکانمان ئەنجامی باشی نەبووە و من تەسەووریش ناکەم بتوانین یعنی بە کۆبوونەوەی داخرا و ئاوها کێشەکان حەلکەین. چەندین نەوعی تر هەیە ئێمە ئەتوانین حەلیکەین. بۆ معلوماتی شت هەموو یعنی هەوڵم داوە لە چەندین لایەکەوە حەلیکەم، هەوڵماندا وەکو عیلە حەلیکەین، حەل نەبوو. تەڵەبانیەکان هاتن داخڵی کێشەکە بوون، حەل نەبوو. هەوڵماندا بە حزبی بیکەین، حەل نەبوو. بەڵام من ئالێرەش پێتان ئەڵێمەوە تەواو بووە.